قسە لەسەر ئەوواکەین چۆن لە ڕێگەی بەشە جیاوازەکانی هوەرەوە بکرێت چارەسەری کێشە و گرفتە دەرونیەکان بکرێت. بابەتێکی زۆر زۆر گرنگە لەبەرێکە زۆرێک لە کەسەکان بەدەست گرفتە دەرونیەکانەوە ئەناڵێنن ئامادەشنین بۆ نمونە لە کۆمەڵێک لە خولەکان لە قسەکردنەکان حازر بن. هەر بۆیە هوەر دەتوانێت لەم کاتانەیە یارمەتی دەریان بێت بۆ دەربڕین بۆ چارەسەری ئەو زام و گرفتە دەرونیانە چۆن لەگەڵمان بن بۆتان دەرەکەوێت چونکە لەسەر ئەم بابەتە ئەمانەوێت بدوێن بە میواندارەتی زۆر بەڕێز بڕوا فەتەح کە بەڕێزیان دەروونزانی کلینیکین و لەگەڵ ئەوەی کە بە خێراتنێکی زۆری کاک بڕواکەین زۆر سپاس بۆ ئامادەبوون هەر سەرەتا پێمان بڵێ چۆن هوەر دەتوانێت یارمەتی دەری چارەسەری کێشەکان بێت ئەوەی کە پێی ئەوترێت ئارتۆتراپی یان چارەسەر بە هوەر. دەستان خۆش بێ سڵاتان لێبێ سەرەتا ئەمە بوارێکی زۆر گەورەیە ئارت تێراپی کە کۆمەڵێک کەسی زۆر لەم بارەیە سێرتیفیکەیتیان هەیە و شەهادەیان هەیە کە چارەسەرەکەن لە دەرەوە ینی لە ئەوروپا و ئەمریکا لانی کەم ئەبێ کەسێک ماستەری هەبێ یاخود دکتۆرای هەبێ و کاتە پێوترێ ئارت تێراپیست واتە چارەسەرکاری هوەری ئەو کەسێک کە بە هوەر چارەسەرەکە و بە شکڵێکی عام ئارت تێراپی هەر جۆرێکی هوەر بەکار بێت کە لەگەڵ سایکۆلۆجیکال تیۆریەکان ینی تیۆریە سایکۆلۆجیەکانە ئەو کاتە بێ بە ئارت تێراپی بۆ بەکاردێ بۆ ئەوەی کە خۆشگوزەرانی نەخۆش بەرەوە پێش ببرێ یاخود چارەسەری نەخۆشی پێ بکرێت. کامێک لە کێشەکان بە ئەم ڕێگانە چارەسەرەکرێت؟ کۆمەڵک کێشەی زۆر چارەسەرەکرێت بێجگە لەلایەنە دەرونیەکە لەلایەنی دەرونیەوە ئەوەی کە لەسەری بخوێندەوە لەگەڵ ئەنگزایەتی واتە دڵەڕاوشێ ئیشەکات لەگەڵ PTSD واتە تەنگەشەی پاش زەبری دەرونی و لەگەڵ خەمۆشی ئیشەکات بێجگە لەو پێشنتانەی کە ئەفوو بێجگە لەو کەسانی کە بەدەست لایانی دەرونیەوە ئەناڵێنن لەگەڵ ئەو کەسانی کە کانسەریان هەیە لەگەڵ ئەوان ئیشەکات بەڵێ شێرپەنجیان هەیە بێجگە ینی لە بوارێکی زۆر زۆرە ئیشەکە زایدەن لەگەڵ ئەو کەسانەی کە ڕۆژانە نەخۆش هیچ نەخۆشیشان هەیە بەڵام ڕۆژانە بۆ نمونە کێشەی ئەویان هەیە کە ناتوان کێشە حەل بکەن یان کۆمەڵێک سکێڵی تری ڕۆژانەیان پێویستە لەگەڵ ئەوانیشا ئیشەکات. زۆر باشە جا من زۆر جار بینیومە ئارتراپی یان هوەر با بڵێن یارمەتی دانی کەسانی نەخۆشی دەرونی یان کێشەداری دەرونی بۆ مناڵان ئەمە ڕێگەیە ئاماژێ بکرا بەڵام ئایا بۆ گەورە ساڵانی شەر سوودی هەیە؟ طبعا وەکو باسە کرد بۆ مناڵان زۆر بەسوودە لەبەرەوەی باشتر ئەتوانێت بچیتە ناو دنیای مناڵەوە بەهۆی ئەمەوە چونکە مناڵ خۆی لەوانێ عادەتەن ئەو تعبیراتی کە کەسێکی گەورەی زانێ ئەو نەتوانێت بۆ نوع تعبیر لە شتەکانی بکات بەڵام وەکو پرسیت کە پرسیارەکەەوە ئایا بۆ گەورەش ئیشەکە بەڵێ بۆ گەورەش ئیشەکات و لەگەڵ گەورەش ئایشی پێکرێ و زۆر دەرئەنجامی باشی هەبووە تا ئەوکو ئێستا کۆمەڵێک بەحسم هێنا لەسەر ئەو مۆزوعی ئەوەی کە ئایا لەسەر گەورە ئیشەکە لە ساڵی 2010 لە سایتی فۆرتایرز سیستماتیک ڕڤیوە کراوە سیستماتیک ڕڤیو عادەتەن ئەو نوع بەحسانن کە کۆمەڵک بەحسی پێش خۆیان لێکەدەنەوە ئایا چۆنی بووە لە حەڤە بەحسی پێشووتر کرا لە دوو لە حەڤە بەحسی پێشووتریان هێنا پێداچوونەوەیان بۆ کرد دیقەتیانە زۆر کاریگەرە بۆ گەورەش نەکار بۆ مناڵ بێجگەلەوە لە کچێکتر دکتۆرە ناوی ئێما کامبڵە ئەویش بە هەمان جۆر ئەو 24 بەحسی هێنا لە ساڵی 2010 دیقەتیان لە ئەنگزایەتی و واتە دڵەڕاوچێ و تەنگەشەی پاش زەبری دەرونی دیسانەوە ئەمە ئیشەکە و زۆر باشە باشە لە دەستنیشانکردن ینی بەکاردێ پرسیارەکە بە جۆرێکی تکەم بۆی ڕوونتر بە لای بینەرانمان کەسێک کە ڕوبڕووی تەنگەشەیەکی دەرونی دەبێتەوە ڕاڕای دەرونی دەبێتەوە نەخۆشیێکی دەرونی هەیە دەکرێت لە ڕێی هوەرەوە تەشخیص و جۆری نەخۆشیێکی دەستنیشان بکرێ پرسیارەکەم بە شوازێکترەکە لەبەرەوەی ئەو کەسە دەربڕین هەکات بۆ یەکرێت زۆر لایەنی لەلایەنی هوەرەوە بۆ دەربکرێت یعنی من بینیومە مەسەلەن دایک و باوک ئەڵێن منداڵەکەمان تەنها وێنەی شەڕانگێزی ئەکێشێت یان چۆ بەلای هەندێک ئاژەڵی زۆر دڕندەوە ینی لایەن بوو بە پرسیار ئەمە حاڵەتێکی دەرونیە کە منداڵەکە دەری دەبڕێت لە ڕێگەی ئەم وێنانەوە لە ڕێگەم کارە هوەریانەوە ئەوە دوێنێ لەگەڵ سەحەرخانیش باسم کرد کە تەلەفۆنی کرد ینی زۆر جار هەیە کە
لە ڕێی هوەرەکەەوە دەرەکە لە ڕێ وێنەکانەوە یان لە ڕێ ئەو شتانەی کە لەلایەنە هوەریەکەەوە مناڵەکەی کایە گەورەکەیکە تۆ بە دەرەکەوێ ئەمە چ کێشەیەکی هەیە لەبەرەوەی یەکەم هەنگاوی ئارت تەراپی یاخود چارەسەری هوەری ئاگاییە و دەربڕینە کاتێک کە تۆ مناڵەکە یاخود ئەو کەسی کە لەگەڵ دانیشە و دەربڕینت بۆکە ئەو کاتێک تۆ لە دەربڕینەکانەوەتی ئەگەی کە ئەم چیەتی یەک خاڵ زۆر زۆر مهمە کە ئارت تەراپی یەکسان نییە بە قەراردان لەسەر کلاینت یاخود لەسەر نەخۆشی هەر شتێکی پێڵی لەسەر حاڵەتەکە بەڵکو تعبیراتەکانی خۆی لێگەدرێتەوە نەگەوەی کە من هەر لە دوورەوە قەرار بدەم لەسەرەوەی ئەمە چیە یاخود چی نییە بە نمونە مناڵێک هەمیشە وەکو باس کرد هەمیشە سارێکی سوتاوەکات ئەمە من ناتوانم یەکسەر بڵێم بە سیرکردنی ڕسمەکەی ئەم مناڵە ترسی لە ساری سوتاو هەیە سارەکان سوتاوە بەڵام ئەمە کۆمەڵێک شت بە منەڵێ کە من بە دواتچوونیان بۆ بکەم ئەتوانم لێی بپرسم ئایا چ شتێکت هەیە لەگەڵ ساری سوتاوە یاخود زیاتر تعبیرم بۆ بکە و کاتە لەوانێ مناڵەکە بڵێ من سارەکەمان سوتا کە چوومە بەردەرگا زۆر زۆر ترسام و ئەمە وام لەکانە وێرم سوار سیارە بکەم یعنی جاریش مناڵ یعنی ئەگە ترسێک بێت ئەی کاتە خۆیەوە دەربڕینی کەمە یعنی پێما بە تۆ بم بینینی ئیسە شێوەکاری بێ هەرچێبێک ئەتوانی خوێندنەوەیەک بۆ ناخی نائارامی ئەو مناڵە بکەی ئەگە تەنانەت دەریشی نەبڕێ بەڵێ بەسەوت باشە هەندێک شتت هێناوە لەگەڵ خۆتدا دەتەوێت چی پێ بگەینی چیان بۆیا بینم هەندێک یاریە بینم بووکەڵێ بچووک بڵێ وڵی ئەمڕۆ قەرار بوو زیاتر بەرنمەکەمان لایانی پراکتیکی مەدانی بێ اینجا کۆمەڵێک تەکنیک تقریبان هەژنەوە تەکنیکم هێنا کە بتوانێت لێرە ئیشی لەسەر بکرێ بەڵام دەبەر کەمی کاتەکە هەندێک چاپ بکەین یەک دانە دوو دانیان بکەین بێکەوە کە لەبەروی لەوانەیە خەڵک تا ڕادەیەک لە قسەکردن و ئەوانە ئەو سوودەوە نەکرێ بەڵام کاتێک شتەکە ئەبینێ زیاتر بە پراکتیشی ئیسفادەی لێەکە کاتە فەرمو ئەنجامی چی بکەینەمە جان پێمان بڵێ چی بکەینەمە چی بکەنەوە خۆی هینە یەکەم جار ئەمە لەسەر تەکنیکێک ئیش بکەین پێکەوە لەسەر هەنگاوێک ئیش بکەین کەیشێکە لە هەنگاوەکانی ئیسفادە لە هوەر کراوە بۆەوەی کە چارەسەری پێ بکرێ بەڵام یەشێک نییە لە تەکنیکە قورسەکان خۆی عادەتەن تەکنیکەکانی ئارت تێراپی لەبەرەوەی لەسەر ئیمۆشنن لەسەر هەستەکانن ئەکرێ قورس بێ بۆیە لەوانێ خۆش نەبێ گەرێ سا لە بەردەم کامێرەیە شتێکی قورس لەسەر ئیمۆشن بەڵام ئۆکەی ئەمە چی بەکارێنین کاغەزی سپی لەگەڵ بۆیوانە کاغەزی سپی و بۆیەتان بۆ ئەهێنم باشە ئێوە دەستخۆش هەوڵبن ئەم وەرەکەی بۆ هەردووکتان بێ هەردووکمان باشە سەرەتا سنوورە بکێشن بۆ هەردووکتان کە لە شۆ هی خاتونە و لە شۆشەوە هی بەڕێستانە سنوورەکە بە سوور بێوانە سوورە هەر ڕەنگێک کە ئێوە هەڵێ بژێرن ئەو تا لای تۆ سوورە ئەو تا لای ئەو ڕەش هەردووش تعبیراتە و شت بەوانە کاتە تۆ سوورەکەی خۆت کێشە من سنووری منی بەزان بانی بەخوانم بەزاندووە ئەو بەشێکی زۆرتری منەکرێت لە لەودی ئەو سوورەکە باشە با ڕێگنێتەوە ئافرین دەستان خۆش بێت تۆڵی خۆت کردەوە خراپ جا ئێوە قەزاوت کەم کێ سنووری بەزاندووە ئەوە تا ئێوە دادوەری بینی منی ئاری سوورەکە ئاریە ڕەشەکە منم خێناکە بەس دوو بەشی یەکسان من باسی خۆی هەر بزەبت هینەکە ئەم تەکنیکە ئیش لەسەرەوە کاکە ئایەمە چەندێک ئاگاین بە سنوورەکانی نێوانوانە و کاتێک سنووری بەرامبەر ئەبەزێنین ئەمانە پێی بە ئاگابین چه هەستێکمانە بێ و کاتێکیش سنوورمان ئەبەزێنرێ ئێستا هین بکەن ئەم ماوەیە تقریبا لەم هەفتەی پێشوو یا ئەم مانگەی پێشوو چه هەستێک زۆر زۆر زاڵتر بووە بەسەرتانە لە هەستەکانی تر ئەو هەستەیان وێنای ئاژەڵێکی بۆ بکەن یعنی پێ دوایە بۆ نمونە ئەگەر تووڕێی پێ دوایە سەگ ئاژەڵێکی تووڕەیە با ئەو ئاژەڵە بێت لەسەر پارچەکەی خۆت بیکێشە باشە بۆ نمونە ئەگەر دڵخۆشی پێ دوای ئاسک دڵخۆشە پێش هەموو شتێک لە ئارت تێراپیا ئەو کەسەی کە وێنەکە شێشە ئێمە نامانێت بێ بە هونەرمەند باشە هەر خەتێک تۆ ئێکی لەوێیە بۆ من بەهای هەیە لای من بەهادارە لەبەر ئەوەی ئەمە تعبیرێکە لە ناخی تۆ ئەکرێ و من ڕێزی لێگرم بۆیە نە بابەت ناشرینە یاخود جوانە هەر جۆرێک بێت تعبیرە هەوڵبن ڕسمەکە بکێشن و بە کێشانی ڕسمەکەتان ئەوەی لە خەیاڵی بچنە سنووری بەرامبەریشەوە ئەگەر پێی بچۆرە سنووری بەرامبەرەوە دوای کێشانەکە ئەمەش ئەفو بۆی تریشم بگەنان بۆی کە دەستە خۆش بێ ئەوەی من هەستەکەم هی خۆلی هەوڵبن وێنەکان تام بچێتە سنووری ئەویترەوە چێتەوەی سنوورەوە وڵا زۆر بچووکی کردمان قەینا قاچی درێژ قەینا ئەی چۆن هەوڵ بە شتێک بکە بچیتە سنووری ئەوە
جا من تازە چی بۆ بکێشم وڵات تاوا بوو قەی ناکە ئەستی شتێکێشین شتێک خۆرێکی بۆ بکەن هازام هەر شتێک کە خۆ دەکەوێت بۆ بکەن. تاوکەری وێنەکە بێ تاواکەریش نەوێ بەڵام هەوڵ بە تۆزێک بچیتە سنووری ئەمە. باش من بەجارە مەجالم بۆ تۆ نەهێشت هەر واو لێ کرد کە ئەم تەکنیکە عفو فەرمە تۆ قسەی خۆت بکە سەرەتا پێش هەموو شتێک ئیش لەسەر دەربڕینەکە کاتێک تۆ هەستەکەی خۆت ئەەکەیتە ئاژەڵێک پاشان ئەڵێیت باسی هەستەکەتەکە ئێستا ئەگەر هەرچێکتان تەواو بوون چ ئاژەڵێکت هەڵبژارد ئەگەر تۆ تەواو من جوچکە جوچکە بۆنی چه هەستێکی لە تۆ نزیکە وڵا هەستەکەی ئەزانی چی بوو بابشانی بێ چەند ڕۆژێکە بابشانی کامێرەیەکی بێن دووسێ بێچووە چۆلەکە هەیە لە ماڵی ئێمایە دایکیان بەجێیانی هێشتووە لە ماڵەکە هەڵمان گرتوون ئیتر زۆر خەیاڵم بەلایەنەوە نازم کە باسی بابەتەکەت کرد ئەوە هاتە خەیاڵ جوانە اینجا ئەوەش ئەو کارتۆنەی دامان ناوە کەوتت شتێکی تاوا کرد بەسەر کارتۆنە بە خەیاڵ ماگەی ئەم کارتۆنە لەگەڵ جوچکەکەی سەحرە ماڵێ من باسی خۆ بکەم من کاروێش کە مەڵبژار کە گێزەری پێ بەڵام پشتی کرۆت هەموو گێزەرەکانی تر باشە بەڵام گێزەرەکە لە تەنی جوچکەکەەوە کە ینی هیچ وڵایەکی بۆ گێزەر نییە جوچکوانە بەڵام کەرشکەکەی دڵخۆش کردووە بۆچی پێدوا بوو چه ئەم هەستەی تۆ چی بوو کە لە کەروێشکەوە لە کەروێشک و لە هەستەکەی تۆی هەمان کەرشکم زۆر خۆشە لەبەری زۆرم خۆشە ئەشی بینم هەر لە خۆمەوە نازم هەست بە ئاسوودەیەکە بۆیە کەرشکم دانا ینی ڕاستەخۆ ئەو قسەی تۆم جێبەجێ نەکرد کە مەسەلەن ئاژەڵە بێ ویسم ئاژەڵە بێ کە زۆر بەخوازی خۆم بێ زۆر باشتان کرد لەبەرەوەی لەوانە بولایەن هەستەکە زۆر شتی تری تێ بکە پێما بێت تۆ کە باسی بابەتەکەت کرد ئێمە هەرێکەکەمان خەیاڵمان بەرەو ئاژەڵێک یا باڵندەیەک چوو ئەوەمان کێشەوە خۆی تەکنیکەکە ئێستا لە دوایەمەوە دەست پێەکە باشە لە شێتانەوە دەست پێ بکەم دڵی خۆت ئۆکەی هاوڕێ دەست پێ باش هاوڕێژان تۆ کاتێک کە سنووری ئەوت بەزان چاستێکتە بوو وڵی هەستەکەم ناخۆش بوو ینی بەڕاستی بەناو بیناکەشە ئەو کارتۆم و چی بوو هەر یەکەم جار سوورەکە حەزمە کرد تەنها لە سنووری خۆما حەز ناکە سنووری ئەوانی تر بزان ئەی تۆ خاتون من بەخوا ئێستا شەڵم نەم بەزان بەزان و تاچیتە بەشەکەی ئەوە ڕقم بەرێ یەک دقە جا ئێستا ئەوە تا پێت ئەڵێن بۆ نەم بەزاندووە ئەوە تا ڕێک تقریبا ناوەڕاستە ئێستا خۆی وڵای خۆیان کارتۆنەکە لە دی ئەوە ئەم کاتێ وتە دوتت ئۆکەی کاتێککە بەزانت ئەو کاتێککە بەزانت شاستێکتە بوو هەستەکەی ئەو حریەمە شخصی خۆت نامێنێ یعنی بۆ نمونە تۆ لە ئەو مەجاالەی کە هی خۆتە مرتاحتری تاکو بچیتە یا بواری کەسێکی ترەوە چۆن تۆ لە ماڵی خۆتا ئیسراحەتری هەتاکو لە دەرەوەی هەمان کاتە مرتاح نەبووی کاتێکی دەستنیەوە ئەی کە ئەو سنووری بەزانی چۆن بوو ڕستمەکەی تێگای خۆش نەبوو بەڵام بینیم یەکەم جار من وەڵاهی چوومەتە کاتە بە حەقی خۆیم زای بۆ حەقکردنەوە گلاد ئاسایی بوو ئاسایی بوو چونکە منش یەکەم جار من چوو بووم بەس من کە سنووریشی بەزانەوە کە سنووریشی بەزانەوە بیرم لەوە کردێتەوە کە شتێکی بە ئیسپادەی لێ بکە گێزە راتوانێ هەڵی کێشە بێ کارتۆنی توانە ئەو کارتۆنەک و جێملی گرتەوە ئەی تۆ هەستە چۆن بوو کاتێک کە ئەو سنووری هاتە سنووریتەوە وڵی پێم ناخۆش بەڵام زۆر جار ئەگەر بەدیەوەیکی تر بیری لێ بکەینەوە بەپی کەسێک کەسە نزیکەکانە گۆڕێتەوە زۆر جارڵێ کەسێک چیرۆک و نەهامەتی خۆتی لا باسەکەی گوێت لێگرێ من وا لی تێگەیشتم ئەگەر سەحر بێ بەڵام کەسێکی غێرە بێ ڕەنگە پێم خۆش نەبێت کاتە من ئێستا لێرەیە بۆم دەرەکەی کە پەیوەندیەکەیەوە زۆر هاوڕێیانەیە و ئەمە ئەم تەکنیکێکێکی لەو تەکنیکانەی کە یارمەتی مناڵ ئايات بە تایبەتی دوای تەنگەشەی زەبری دەرونی چونکە کەسێک بە هەموو بوونیەوە چۆتە سنووری ئەوە ئێمە لەسەر وەرەقەیەک زۆر زۆر بە ئاسایی سنووری یەکترمان بەزان هەستێکی ناخۆشی دروست کرد بەڵام ئاگەر مناڵێک چوب نە سنووریەوە یاخود ژنێک یاخود پیاوێک زۆر بە قورسی ئەچێتە سنووریەوە هەموو لایەن ئەخلاقیەکان تێگەشکێنێ ئەبێ ئەو مناڵە چۆنی سنوورەکانی دروست بکاتەوە طبعا ئەمە بە جۆری تری شەکرێ ئەم تەمرینی سنوورە ئەگەر هەستمە سەر پێ متان ئازادی لە جوڵە ئێمە هەندێک جار بە بەکرەیەکەین یاخود بە شتێک لە دەوری مناڵەکەیکەین هەندێک مناڵ هەیە ئەوەندە سنووری تێکەچێ خۆی عادەتەن کە ئێمە سنوورێکمان هەیە بە دەوری خۆمان لەوانێ مەترێک بێ ئەو ئاوا بە دەوری قاچی خۆیان ئەیکە یاخود کەس هەبوو و توێتی من دوو ژووری ئاو هەم پێویستە بۆ ئەوی کە بڵێم ئەمە سنووری سەیفە و من تێیا سەلامەتە بۆیە ئەمە ئیشەکە لەو شانەی کە یارمەتیمانەیە ئەگەر کاتمان ما بێ لەسەر شتی تر یەک دوو دەقەمان ماوە فریاکەوین
لە دوو خولەکە وڵی تەکنیکەکان بێک دوو خولەک ناکەن ئەمەش زۆر کورتمان کردە و زۆرمان باشە خۆش بێ. هەوڵەدەین دوو سێ دقیقەی تریش ڕێگەر هاوکارانمە یارمەتیمان دەن بە خێرایی تەکنیکێکی تریش بکەین تەکنیکێکی تر بۆ نمونەیەکی تر لەوانەی کە هەیە ئەمە بەم پاستیلانە نازان پاستیلی پێڵێن قوڕی سەناعی بەم قوڕسنایە لەگەڵ مناڵەکەیە یاخود لەگەڵ هەرچەنە ئەمە زیاتر بۆ مناڵ بەکاردێ داوای لەکەی کە خێزانەکەی خۆی دروست بکاتەوە هەر تعبیری خێزانەکە خۆی وەکوتمانێ من نامانێت بە هونەرمەند بۆ نمونە ئەکرێ دایشی ڕەنگە سوورەکەی بۆ هەڵبژێرێ ڕەشەکە بۆ باوشی هەڵبژێرێ و خۆی شتەکانی بۆ دروست بکە هەرێکێک لەمانە لەلای ئەو تعبیرە بۆچی باوکت ڕەشە بۆچی باوکت دایکت سوورە بۆچی لەوانێ بڵێ بە باوکم ڕەش لەبەری دایمە تووڕێوە حاصل ئەمانە پاشان سنوورێکی بۆ دائەنرێ ئەڵێ ئەمە ماڵەکەی تۆیە لاخیرا باوای دانین ئەم بووکانە دروستەکە ئەڵێ یەکێک لەمانە باوکمە یەکێک لەمانە دایکمە ئەمە لەسەر دیارە برادران پیشانێدان هەر لە شوێنی خۆی بەعی بینیە ئەمە هاالێ بکەم دوودانە بێنم بۆ منە مناڵێکی کچمان هەیە کە لەسەر ئەمە دای زۆر باش دەست بۆش سپاس بۆ نمونە مناڵێکمان هەیە خێزانەکەی خۆی داانێتەوە بەم جوار پێی ئەڵێیت ئایا لە ئێستا دووری تۆ خێزانەکە چۆن چۆنێ چکم ئێمە تیۆریەکمان هەیە ئەم تیۆریە ئەڵێ دووری جوگرافی یەکسانە بە دووری هەستێکی واتە ژن و مێردێک نزیکترە وەسن لە یەکتر لەبەرەوەی لەلایەنی هەستیەوە نزیکترن لێک لە لایەنی فۆرماڵال مەتر و نیوەک مەترێک زوو دوورترە وەستین لەیەکەوە کاتێکە چیتە ژوورێکەوە هەر سەیرەکەی کە دوو کە زۆر نزیک لێک دانیشتون بە تایبەتیگەر لە جامعە لە شوێنێکی وابێ وردەوردە مە شتێکت پێڵەکەمانە بۆیە نزیکترن لێک چکم لە لایەنی ئیمۆشنەوە نزیکترن لێک کاتێک مناڵەکە بۆ نمونە پێڵی چ جۆرێکە ئێستەوە بۆ نمونە برا بچووکەکەی وا دەئەنێ دایکیشی دوورتر لە خۆی بیان زۆر نزیک لە خۆی دانێ پێی ئەڵێ بۆچی وایە ئەڵێ براکەم هەستم زۆر نایەتێ و دوورە لێمەوە بەڵام دایکم زۆر نزیکە ئەی ئەجا پاش ئەمە پێ وترێ بۆی لە دوو دەقایبتوانم شتەکە بکەم ئەی تۆ حەزەکەی چۆن بێت بە مناڵەکە ئەوترێت مناڵەکە بۆ نموناڵێ حەزەکەم تۆزێک دوورتر بم لە دایکمەوە چکم بەم جۆرە ئازادیمی هەمووی بردووە بخۆی حەزەکەم براکەم زیاتر بزەبت ئەمە یەک تۆز دوورکەوێتەوە لەو یان براکەم یا باوکمم زیاتر ئەوێت هەستم پێ باچکم زۆر دوورە ئەو دایمە لە ئیشە هەندێک جار مناڵ کە دروستێکا زۆربەی کات باوشیان لە دەرەوە دروستەکەن هەستمایەتی و دایمە لە ئیشە و ئەمانە بۆیە ئەم ستایلت لە تعبیرکردن عادەتەن لە خێزانە ئەکرێ چارەسەری خێزانی هەر بۆیە لە شێوە کاریەکانیشە کاک بڕوا زۆر جار ئەبینین ئەگەر سەیری شێوەکاری مناڵ بین بۆ نمونە دەستی خۆی بە دەستی دایکیەوە کێشاوە یاخود بۆ نمونە خۆی لە بینی دایک و باوکە یا هەنێک جار ئەبینین دەستی خۆی و دایکی بەیەکەوە دەستی باوکی بە جیا کێشاوە ئەوە نیشانەیە چی لە دەرونی و مناڵەیە ئەگوزێرێت جوانە زۆر جوانە بزەبت ئەمە وەکوتم زیاتر لە چارەسەری خێزانیا بەکارێنی بۆ ئەوەرنێسێک یاخود بۆ ئاگاییەک دەربارەی نەخشەی خێزانی ئەو خێزانە چکم لە خێزانە ئەگەر هاتوو نەخشەی خێزانی گۆڕا ئەو کاتە هەموو تاکەکانی خێزانەکە ژیانیانە گۆڕێت چکم لە خێزانە ژیانی خێزانی پەیوەندێکی ڕاستەهێڵی نییە من کارێکەکەم کاریگەریە کاتە سەر تۆ بەڵکو پەیوەندێکی بازنەیە ئەو کارانەی منە ئیکەمە سەر ئەندامێکی خێزانەکەم کارە کاتەوە سەر من و لە ئاخیرا ئێمە هاوتەری بیانە پێکەوە دڵخۆشە بین یاخود بێتاقەتە بین بۆیە کاتێک دایک و باوشێک ئەبینێ مناڵەکەی لێ دوورە یا پێویستی بە ئازادی زیاترە ئەکرێمە زۆر شت لە خێزانەکە بگۆڕێن باش ئەوەستانی کە منداڵاوە بەم شێوازانە بەم وێنانە دەری دەبڕێت 100% ڕاستە ینی پشتی پێ بەستێ لە چارەسەرە ئێوە کولانی دەرونی مەبەستم بۆ منە تۆ گەرتوێ لایەنی دەرونی منداڵێک دەربخەیان خێزانەکەی بزانانی لە ماڵەوە چۆنن کاتێک پێڵی بم بووکەڵانە وێنەی خێزانەکەتم بۆ دابنێت چۆنن نزیکی و دووریان بەپی ئەم سنوورە کاتێک ئاوادایانی ئەو لە دایکە و نزیکە و باوکی لە دەرەوەیە تۆ یەکسەر ئەتوانی ئەمە بەڵگەیەک سیر ئەمە تەنیا لایەنی جوڵەیەکەیە ئەمە زۆر شت ئایا بە من کە بیری لێ بکەمەوە وەکوتم ئیشی چارەسەرکردنی دەرونی بە هیچ جۆرە قەراردانی تیانە هەموو شتێک کە تۆ وەرەگری کۆمەڵک پۆینتە بەیەکە وەرەگری کۆمەڵک وشە وەرەگری وشەیەک لێرە وەرەگری وشەیەک لێرە وەرەگری لە ئاخیرا ڕستەیەکت بۆ دروستەکە یعنی بە هیچ نوعێک بۆ نییە من بەس لەبەر ئەوەی نەفرێک کە هاتە ژوورەوە بە نوعێک دانیشت بوو یەکسەر قەرار بم بەڵام وشەیەک وەرەگرم لە ئاخیرا هەمووی دێڕێکم بۆ تەواوەکە کە ئەم دێڕە پێمەڵێ ئەم خێزانە چۆن چۆنیە یعنی تەنیا ئەوەی کە بووکەکان نزیک دانێ ئەمە قەراردانێکی تەواوەتی نییە گوێ لە دایکەکە ئاگری گوێ لە مناڵەکە ئاگری زیاتر خۆی تعبیرێکا بۆ دووردادنە
لەوانەیە هەر نەشی زانی بۆ ئەداینا بەڵام لەوانەش بزانێ ئەمە پازەڵێک وایە بالضبط یەک دنیا پارچەی هەیە زۆر جوانە وەکو پازلێک زۆر جوان تعبیری کرد وەکو پازلێک یەک شتەکانە هێنی و لە ئاخیرا بە بەدێڕێک دەستەکان خۆش بێت دەمزانی کلینیکی زۆر سپاس سپاس بەڕێکە زۆر خۆش بوو یادارم ڕۆژێکی تردا بنین لەسەر تەکنیکەکانی دیش قسە بکەین ان شاء الله زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت